ڕێزت بۆ میوانە بەڕێزەکان بۆ بینەرانی ڕوودا. من ئەمەوێت کاتم پێ بەخشی یەک دووش فراوانتر و یا لە هینێکی لەسەر ئاستی هەموو پارێزگاکە قسە بکەم. سەرەتا بە دیارێک وەصفی تەبیعەتی خەڵکی سلێمانی بۆ بکەم. ساڵی 2004 گروپێکی یابووریناس لە ئەمریکا هاتن دراسەیان کرد بۆیان دەرکەوت شتومەک لە بازاری سلێمانی گرانترە لە هەولێریش کە پایتەختی کوردستانە لە بەغدادیش کە عاسیمەی عێراق. من لە زانکۆ بووم، گروپێکمان دروست کرد، سێرڤەیم کرد، ڕاپرسیم کرد بۆم دەرکەوت خەڵکی سلێمانی ئەو پارەی کە وەکو داهات دەست یەکەوێ $100 دەستکەوێنەوە، پێنجی ئەخوات و $5 یا پاشەکەوتەکە یا نایکە. بەڵام لە هەولێر $100 دەستکەوێ، 40 پاشەکەوتەکە و 60 ئەخوا. لە دووهۆک 70 ئەخوا و 30 پاشەکەوتەکە. لە کەرکووک بەم شێوەیە گەشتینەوە نەتیجەی خەڵکی سلێمانی ئەو پارە و داهاتی کەیەتی هەمووی سەرفەکە. ئەمە خاصیەتێکە لە خەڵکی سلێمانیە لە خەڵکی پارێزەکانی ترا کەمتر دەرەکەوێت. ئەمە گەشتبینیەک بەوە بەرهێن بە شارەوانی، بە ئابووریناس، بە توێژەرە بەخشەیە کە پرۆژەکانتان لە داهاتووە لە سلێمانی بیکەن سەرکەوتن بەدەستێنێ. چکە ئەوەی خەڵکی شارەکە کە پارەی دەستەکەوێت خەرجێکە، پاشەکەوتی ناکە.